یەکەم کچە کە بەو گرفتانەوە چوو بێتە زانکۆ بە نابینایی و نابیستیەکەیەوە بوویە کەسێکی چالاکوان چەندین زمانی جیهانی لە کەمترین کاتدا فێر دەبێت. هێڵین کێڵەر ئەو نابینایی ڕووناکی زانینی بینی. هێڵین کێڵەر نووسەر و چالاکوانی سیاسی ئەمریکیە بە یەکێک لە سەرکەوتوترین ژنەکان لە مێژووی ئەمریکادا دەنرێت. وێڕای ئەوەی کە نابینا و نابیست بووە. هێڵین لە ساڵی 1880 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. لە تەمەنی منداڵیەوە توانای بیستن و بینینی لەدەست داوە. بۆ ئەوەش خێزانەکەی ژنێکی بۆ دەگرن تا یارمەتی بدات لە ئەنجامدانی ئەرکەکانی ڕۆژانەی. بەڵام ئەو ژنە دەبێت یەکێک لەو کەسانەی کە دەتوانێت ژیانی هێڵین بە تەواوەتی لە هەموو ڕوویەکەوە بگۆڕێت. بۆ ماوەی 49 ساڵ بە بەردەوامی لەگەڵیدا دەمێنێتەوە. ئەو ژنەش ناوی خات و مارتا واشنتۆن بوو. مارتا توانی وا لە هێلین بکات کە ئیتر متمانەی بەخۆی هەبێت. هێندە بیر لە بارودۆخەکەی نەکاتەوە و خۆی بە خولیاکانیەوە سەرقاڵ بکات. بەو شێوەیەش بە یارمەتی خێزانەکەی دەینێرنە پەیمانگای فێربوونی سیستەمی برایل. لەوێ هەر زوو بە زوو ڕادێت و فێری نووسین دەبێت. هێلین دەتوانێت خوێندن تەواو بکات و بچێتە زانکۆی ڕادکلیف. دواتریش بەهۆی زیرەکیەکەیەوە دەچێتە زانکۆی هارڤارد. ئەوەش نازناوی یەکەمین کچی پێدەدرێت کە 3 جۆر کەم ئەندامی هەبووە لەگەڵ ئەوەشدا لە زانکۆ بووە. دوای تەواوکردنی زانکۆ هێلین دەبێتە مامۆستای زانکۆ. لەگەڵ ئەو کارەشیدا چەندین پەرتووکی نووسیوە. بەشداری لە چەندین چالاکی بواری ڕۆژنامەنووسی کردووە. چەندین وتاری هەبووە. هەروەها خۆی فێری چەندین زمانی بیانی کردووە. لەوانەش ئەڵمانی و فەڕەنسی و یۆنانی. جگە لەوەش توانی لە بواری بیرکاری و جوگرافیا و فەلسەفە و زیندەوەرزانی و ڕووەکەکانیشدا بخوێنێتەوە و شارەزایەکی باش پەیدا بکات. لە تەمەنی 24 ساڵیدا بە ڕوانامەی ڕێزلێنانی پێدەبەخشێت. بەڵام هەر بەوەوە نەوەستە. دواتر دەچێتە بواری وەرگێڕان. چەندین پەرتووک و ڕۆمان و هۆنراوە وەردەگێڕێتە سەر زمانە بیانیەکان. جگە لە دەستکەوتە زانستیەکانیشی لە چەندین چالاکی وەک مەلەکردن و پاسکیل سواری بەشداری کردووە. ئەم ژنە پڕوزە و توانایە لە تەمەنی 87 ساڵیدا لە ساڵی 1968 لە شیرینی خەودا گیان لەدەست دەدات. بەڵام لە دوای خۆی چەندین بەرهەمی گرنگ بەجێ دەهێڵێت. لەوانە The Story of My Life, The World I Live In, Light in My Darkness. ئێستا تۆ پێم بڵێ لە دوای ئەم هەموو سەرکەوتنەی هێڵین هێشتا پێت وایە تۆ ناتوانی بە ئامانجەکەت بگەیت؟